کۆبوونەوەکی ئەمڕۆ سەبارەت بەو گۆڕانکاری و کێشە و ئاڵۆزانی کە لە دوای 25 نۆوە هاتە ئاراوە کرا تاو توی بارودۆخەکان کرا و ئەو گرفتانەی کە بە دوای خۆی داهێناوە باسمان لەوە کرد کە ئێمە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ ناڕەزای خەڵک زیاد دەکاوە ئەم سێ لایەنە بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان و قەوارەکەی کاک دکتۆر بەرهەم ڕاگەاندراویشیان بڵاو کردوێتەوە و هەندێک پێشنیاریان کردو بۆ چارەسەری ئەم گرفتانە و ئەم قۆناغە چۆن خۆمانی ڕزگار بکەین. باسمان کرد کە پێویستە ئەمانە گویان لێ بگیرێ و پرۆژە و پێشنیاریان بە هەند وەربگیرێ بۆ ئەم قۆناغە، چونکە قۆناغێکی سەختە و تەنها بە لایەنێک و بە دوو لایەن و حتا بە حکومەتیش بەتەنیا بەڕاستی تێناپەڕێنرێت. و باسی گفتوگۆکانی لەگەڵ حکومەتی عێراق کرایەوە کە دیارە هەموو وڵاتان وەکو ئەمریکا، بەریتانیا، نەتەوە یەکگرتووەکان داوایان کرد لەسەر ئەساسی دەستور ئێمە کێشەکان لەگەڵ عێراق چارەسەر بکەین. و ئێمەش دووپات کرایەوە، ئەم کۆمەڵە دووپاتی کردەوە کە ئێمە ئامادەیمان هەیە دەست بە گفتوگۆ بکەین بۆ چارەسەری کێشەکان لەسەر بنچینەی دەستور لەگەڵ حکومەتی عێراقی. لیژنەیەک پێک بهێنرێ ئامادەکاری بکات بۆ هەموو ئەو دۆسیانەی کە ئێمە کێشەمان هەیە لەگەڵ حکومەتی عێراقی لەسەر نەوت، لەسەر سنوورەکان، لەسەر فڕۆکەخانەکان، لەسەر بابەتی بەنداوەکان، ئەو بابەتانە کە پەیوەندی بەس بابەتەکانی سیادیەوە هەیە.